جەنگیدا سەپاو بە سەرۆکرانیادا جارێکی دیکە نرخی نەوت و غازی لە بازاڕەکانی جیهاندا گەیاندە نزیکەی $133. ئەوەش هەلێکی زێڕینە بۆ وڵاتانی خاوەن وزە و سیستەمی شەفاف بۆ ئەوەی داهاتی خۆیان لە خۆشگوزارانی هاوڵاتیان و گەشەی ئابووریدا بەکار بێنن. بەڵام هەرێمی کوردستان بۆی دواکەوتنی موچە و خراپی خزمەتگوزاریەوە جارێکی تر بووەوە بە مەڵبەندی مانگرتن و ڕاگرتنی کەرتەکانی پەروەردە و تەندروستی و خزمەتگوزاری گشتی. چاکسازی و موچە من حەزەکەمەوەش باز بکەم چکە سەرەتای ئەم کابینەی حکوومەتی هەرێم هاتووەوارێکی زۆر بۆ پرسی چاکسازی کرا لە پەرلەمانیش مشتومڕێکی زۆری بەدای خۆیدایەنا هەر ئەو کاتە دیار بوو بابەتەکە جگە لە مەبەستێکی میدیایی شتێکی دیکە نییە چونکە چاکسازی ڕاستەقینە ئەوەیە سەرەتا سەرچاوەکانی داهاتە ئاشکرا بکرێن جا دواتر بەپێی ئەوە لە خەرجیەکانیشدا وردبینی و چاکسازی بکرێت بەڵام ناو کابینەیە و نە کۆمپانیای دیلۆیتیش نەیانتوانی ڕاستی فرۆشتنی نەوت و داهاتەکەی بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەنەوە. ئیتر چۆن دەکرێت لە خەرجیەکاندا چاکسازی ڕاستەقینە بکرێت تەنانەت بابەتی بایۆمەتری کارمەندانیش نەکەوتە بواری جێبەجێکردنەوە چونکە دەستی حزب لە مەسەلەی بندیوار و گەندەڵیە گەورەکاندا ئاشکرا دەبوو. گەندەڵکاران بەناوی فرۆشتنی سربەخۆی نەوت و غازەوە سوور بوون لەسەر ئەوەی داهاتەکەی زیاترە لە بەشەبوجەی بەغدا بەڵام لە دوای پچڕانی بەشەبوجەی ناوەند بەناوی پاشەکەوتەوە کەوتنە خواردنی موچەی فەرمانبەران لە کابینەی نوێژدا بڕینی موچە هیچ خەرەبوویەکی زارەکی نییە بەڵامەوەی جێگەی سەرنجە ئێستا کە نرخی نەوت لە $130 تێپەڕیوە. وەزارەتی سامانە سروشتیەکان هەمانە و بڕەداهاتە دەخاتە سەر حسابی وەزارەتی دارایی کە پێشتر نرخی نەوتدا بەزی بوو بە $25 و هەمان بڕی دەخستە سەر حسابەکەی. ئەوە لە کاتێکدایە حکوومەتی بەغدا مانگانە داهاتەکەی بۆ ڕایگشتی بڵاو دەکاتەوە و مانگی ڕابردوون داهاتەکەی نزیکەی 8 ملیار و نیو بووە. بەرپرسانی حکوومەتی هەرێم کە نوقمی ناشەفافی داهات و داراییەکان بوون کاتێ ڕوبەڕووی لێپرسینەوەی بەغدا دەبن لەبری وەڵامدانەوەی زانستیانە و شەفاف دروشمی سیاسی و ناسیۆنالیستی بەرز دەکەنەوە. بۆیە لەم کاتەدا کە بڕیاری دادگای فیدرالی لە دژی فرۆشتنی سربەخۆیانەی نەوتی هەرێم دەرچووە و داهاتویەکی ترسناک چاوەڕێیان قەوارەیە دەکات لەبری ئەوەی بەخۆیاندا بچنەوە و لەم کاتەدا کە جیهان خواستێکی زۆری لەسەر وزە هەیە ڕازگۆ بن لەگەڵ گەلەکەیان و ڕێزیان لێ بگرن. بە بیانووی نهاتنی سولفەی 200 ملیارەکەی بەغدا موچەی فەرمانبەرانیان ڕاگرتووە کە هەمووانیش دەزانن موچە خۆران کراونەتە قوربانی منملانەی پۆستەکانی بەغدا کە پێشتر لە گەرمەی بانگەشی ڕیفراندۆمدا خەڵکیان ناچار دەگر ڕەگەزنامە و بەڵگەنامەی عێراقیەکانیان بسووتێنن چونکە دەیانوت شتێک نەماوە ئەوەندەی تاڵەموویەک بە بەغدامانەوە ببەستێتەوە.